إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد بردوام لباسكردني ژیاننامەی پێغەمبەر عليه الصلاة والسلام بەڵام یەشتانە پێشەوەی بچینە ناو ژیانی پێغەمبەر عليه الصلاة والسلام وتمان باس لەوە دەکەین ئایا قوڕەیش ئەهلی مەککە پێشەوەی خوای پەروەردگار ئەو پێغەمبەرە بنێرێت صلی الله عليه وسلم بە پێغەمبەرایەتی حاڵیان چۆن بوو چیان ئەکرد وەکاتێ ئیسلام هات چی ڕەحمەتێک و چی بەرەکەتێ بوو بۆ هەموو عالەم بەڵێ خوای پەروەردگار لە قورئاندا بۆمان باس ئەکات کە حاڵی قوڕەیش چۆن بوو پێش ئەوەی خوای پەروەردگار پێغەمبەر بنێرێت صلی الله عليه وسلم بە پێغەمبەرایەتی بۆ ئەو خەڵکە خوای پەروەردگار لە سوورەتی جوموعەدا ئەفەرمێت هو الذي بعث في الأميين رسولا منهم واتە ڕەسوولەکەش صلى الله عليه وسلم هەر ئومی بوو بۆچی؟ چونکە خوای پەروەردگارە فەرمێت هو الذي بعث في الأميين رسولا منهم واتە ئەوش ئومی بوو بەڵێ ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم لە خۆیان بوو ئومی بوو يتلو عليهم آياته ويزكيهم ئاەتەکان خوای پەروەردگاری ئەخوێن بەسەریاندا و خەڵکی ئاگادارە کردەوە ئەمە شیرکە نەکەن ئەنجامی بدەن ئەمە بیدعەیە ئەمە خوڕافەتە ئەمە گوناهە ويزكيهم پاکیانی ئەکردەوە ويعلمهم الكتاب والحكمة ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم خەڵکی فێری قورئان ئەکرد خەڵکی فێری سنەت ئەکرد ئەوەمان بۆ دەرەکەوێ کە خەڵکی بەلەو ساهیچیان نەئەزانی وإن كانوا من قبل لفي ضلال مبين يعني پێشی پێغەمبەر عليه الصلاة والسلام خدا ئەفەرمێت ئەو خەڵکە لە چیا بوون في ضلال مبين لە ڕێگایەکا بوون زۆر دوور لە ئیسلامدا گومڕایەکی زۆر ئاشکرا ئاوها بوون خوای پەروەردگارە فەرمێت و پێغەمبەر عليه الصلاة والسلام لە حەدیثێکدا کە ئیمامی موسلیم بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێت باسی خەڵکیمان بۆ کا پێشەوەی کە بنێرێت بە پێغەمبەرایەتی خەڵکی چۆن بوون لە شاری مەککەدا ئەفەرمێت ألا إن ربي أمرني أن أعلمكم ما جهلتم مما علمني يومي هذا خوای پەروەردگار ئەمری پێم کردووە کە ئێوە فێر بکەم لەو شتانەی کە نایزانن هەتاوەکو ئێستا نەتانزانیوە من فێرتانەکەم ئەمە ئەوەمان بۆ دەرەکەوێت کە خەڵکی هیچی نەئەزانی زۆر لە گومڕاییا بوون بۆیە ئەو سەحابە بەڕێزە جعفەری کوڕی ئەبی طالب
ڕزای خوای لێ بێت باسی خەڵکیمان بۆ ئەکات لە بەردەم کێ؟ لە بەردەم نەجاشی مەلیکی ڕووم کە هیجرەتەکەن ئەچن بۆ حەبەشە، ئەسحەمە کە ناوی ئەسحەمەیە کە هیجرەتەکەن ئەچن بۆ حەبەشە، دووجا هیجرەتیان کرد سەحابەکان ڕزای خوایان لێ بێت، جارێکیان هیجرەتیان کرد بۆ حەبەشە. ئەوە بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سوورەتی ئەننەجمی خوێنی لە ناو مشریکەکان کاتێک گەیە کۆتایی سوورەتەکە خوای پەروەردگارە فەرمێت وەسجود وەقتەریب، واتە سوژدە بەرە و لە خوا نێزگەوە بە، کە سوژدەی برد هەموو مشریکەکانش سوژدەیان برد، کە سوژدەیان برد دوایی کاتێ سەریان بەرزەوە کروتیان ئەوە ئێمە چیمان کرد؟ ئێمە ئەڵین ئەبێ واستەیەک دابنین لە بین ئێمە و لە بین خواکەی خۆماندا و ئێمە سوژدە بۆ بتەکان خۆمانە بین و چۆن سوژدەمان برد لەگەڵ ئەوە؟ وتیان ئەوە چی بوو؟ وتیان با بە سوژدەمان بردا بۆ هینەکان خۆمان، بۆ بتەکانی خۆمان. بەڵام ئەم خەبەرە گەیشتە دەست سەحابە لە ڕێگا بوون، لە ڕێگای حەبەشە. وتیان خەڵکی مەککە مسلمان بوون، گەڕانە دواوە، دەی ئەگەر مسلمان بوون ئێمە بۆ هیجرەت بکەین بچین بۆ حەبەشە. کاتێک گەڕانە دواوە سەیرەکەن مشریکەکان زۆر لەو ساکە لە ڕەخترن، زۆر زیاتر عەزیەتی سەحابە ئەدەن. کە هیجرەتیان کرد بۆ حەبەشە چوونە لای ئەو مەلیکە، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی زوڵم لە کەس ناکە ئەو مەلیکە. کاتێک چوونە لایەن عەمری کوڕی عاس ئەو کاتە لەوان بوو، لە مشریکەکان بوو، هێشتا موسڵمان نەبوو بوو، پیاوێکی زۆر قسەزان بوو. ئەوش کەوتە دوایان بڕە لەوێ بەرپەرچی قسەکان ئەم سەحابانە بداتەوە بۆ ئەسحەمە، بۆی بڵێ ڕاست نییە ئەمانی ئەمان باسی ئەکەن. ئەوە بوو بانگیانی کرد، وتی وەرن بزا ئێوە چی ئەڵێن؟ ئێوە چی ئەڵێن؟ پێغەمبەرێکتان تیا پەیا بووە، هەندێک شتەکەن تازەیە، هەندێک شتەکەن تازە ڕووی داوە، ئەوە چییە؟ ئەوش پێی وت جەعفەر فەرمووی ئەیوهە المەلیک كنا قوما أهل جاهلية، وتي أي ملك ئێمە قەومێ بوومان هەمومان لە جەهالەتا بوومان، هەمومان لە جەهالەتا بوومان. جەهالەتەکەیان چی بوو؟ وتی نعبد الأصنام، ئێمە بتە پەرستین، بەس بتش نەبوو، هەبوو مەلایکەیە پەرست، هەبوو خۆری ئەپەرست، هەبوو ئەستێرەی ئەپەرست، هەبوو قەبری ئەپەرست، هەبوو پیاوچاکی ئەپەرست، وەکو ئێستاکەش کە هەیە لە ناو ئومەتی ئیسلامی خۆماندا. وتی ئەی مەلیک جەهالەتەکەی ئێمە ئەوەنە قەومێکی خراو بوومان ئەوە بوو کە نعبد الأصنام، بتمانە پەرست، ونأكل الميتة، مردارەوە بوومان ئەخوارد، ونأتي الفواحش، ئەوەی ئیشی خراپە بوایە، داوێن پیسی بوایە، ئێمە ئەوەمانە کرد. جۆمان لەوە نەبوو کە حەڵاڵ و حەرام نەبوو، هەرچی ئەکرد ئەکرد. ونقطع الأرحام، صلەی ڕەحممان قەتع کرد، کەس سەری لە کەس نائەدا. ونسيء الجوار، لەگەڵ هاوسەیە زۆر خراو بوومان. ويأكل القوي منا الضعيف، ئەوەی بەدەسەڵات بوایە، ئەو کەسەی کە بێدەسەڵات بوایە، کە ضعیف بوایە، کە نەدارا بوایە، حەقی ئەویان ئەخوارد. ئێستاکەش هەیە، ئەوە هەمووی لە قەومی جەهالەتەوە بۆ ئێمە ماوەتەوە. کەسێکی زاڵمە، دەسەڵاتدارە، ئەوەی مەزلومە حەقی ئەخوا، بەس بۆ خۆی خڕەکات. ئیتر نامتاکەی فکر ناکەنەوە لەو میلەتە، لەو خەڵکە، خۆ تۆ تێر ناخۆی هەرچیت هەبێت. ئەوە لە قەومی جەهالەتە، بەس نەفسی بێت. ئەوەی بەدەسەڵات بوایە ئەزیەتی بێدەسەڵاتێدا، حەقی ئەخوارد، کەسش نەبوو بچێتە لای، کەسش نەبوو داڵدەی بدا. ئێمە ئاوا بوومان. فكنا على ذلك، ئێمە بەبەردەوام ئێمە لەسەر ئەم شتانە بوومان. مناڵی خۆمانش ئەکوشت، ئەوەی کچی بوایە ئەیکوشت، وەکو ئەو سەحابەیە
کە کچێکی بچکۆلانەی هەبوو هەتاوەکو چەند مانگێکی پێچ و چەند ساڵێکی پێچ و ئەوە بوو کچەکەی خەڵکی هەر لۆمەیە کرد ئەوە بوو جلێکی جوانی کردە بەری ڕۆژێکیان ئیزنی لە دایکەکەی خواست کە بیبات بۆ شوێنێکی خۆش ئەوە بوو ئەهدی وەرگرت لە ژنەکەی کە دەستکاری ئەم کچە نەکات بردی بۆ شوێنێکی چۆڵ مناڵەکە پێیوت باوە بۆ چۆ ئەم بەی ئەویت ئەدبەم بۆ شوێنێکی خۆش هەتاوەکو بردێ دیار بیرێک لە دیار بیرەکە پاڵی مناڵەکەی ناو خستێ ناو بیرەکەوە لە ناو بیرەکە مناڵەکە هاوارێ کرد باوە ئەی ئەهدەکەی دایکم کاتی ئەمەی بۆ پێغەمبەر باس کرد عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی چی بکەم تۆ موسڵمان بووی ئێستاکە گەر موسڵمان نەبووی تایە ئێستاکە حەقی ئەو منداڵم لێتە کرد ئاوها بوون ئەو قەومە قەومێکی جەهالەت خەریکی بتپەرستی بوون سەردانی خزم و کەسوکاریان نەبوو تەعەندان لە خزم و لە عەشیرەتت کوفرێکی عەمەلیە نابێت تەعەن بدەین لە حەسەب و نەسەبی خۆمان ئەوان ئاوها بوون ئابەو شێوەیە وەسفی خۆی ئەکا جەعفەر ئەفەرمێت ئێمە ئاوها بوومان ئابەو شێوە بوومان حتى بعث الله إلينا رسولا منا نعرف نسب وصدق وأمانة وعفاف فدعانا إلى الله لنوحده ونعبده ونخلع ما كنا نعبد نحن وآباؤنا من دونه من الحجارة والأوثان وأمرنا بصدق الحديث وأداء الأمانة وصلة الرحم وحسن الجوار ئابەو شێوە بمان هەتاوەکو ئەی مەلیک خوای پەروەردگار پێغەمبەرێکی بۆمان نارد کە واسطە بێت تاکە واسطەی شەرعی بێت لە نێوان ئەو خەڵکە و لە بەینی خوای پەروەردگار کە ئەو ڕیسالەتە بگەێنێتە ئەو خەڵکە پێمان کرد کە لەگەڵ خزم و کەسوکارە چاک بین لەگەڵ هاوسەیە چاک بین کە مردارۆبوو نەخۆین کە عیبادەتی خوا بکەین عیبادەتی کەسی تر نەکەین ئابەو شێوەیە کاتی ئەمەی بۆ باس کرد چووە دڵێوە قسەکانی چووە عەقڵێوە قسەکانی شتێکی جوانە ئەو بوو وتیان دەربارەی عیسا قسەی خراپەکەن ئەو بوو بەیانی بانگیانی کرد دەربارەی عیسا سەلامی خوای لەسەر بێت چی ئەڵێن کان ئێمە ئەڵێین عەبدی خوایە و نێراوی خوایە و ئابەو شێوەیە شاهد ئەوەیە ئەو قەومە زۆر لە جەهالەتا بوون زۆر لە گومڕاییە بوون هەتاوەکو خوای پەروەردگار ئەم ئوممەتەی تەکریم کرد ڕێزی لەم ئوممەتە گرت ئەم ئوممەتەی بەڕێز کرد بەچی بەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ڕەحمەت بوو بۆ هەموو عالەم کە خەڵکی لە گومڕایی دەرکرد بە ئیزنی خوا لە ناو تاریکی بۆ ڕووناکی ئیمان بەڵێ هەموو دینی خوای پەروەردگاری گەیان بەو خەڵکە هەتاوەکو ئەو ڕۆژەی کە خوای پەروەردگار قەڵەمی لەسەر دابوو کە ئەوەنە بژێت هەتاوەکو وەفاتی کرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هیچ شتێک نەما پێمان نەڵێت ئەوەی چاک بوو پێمانی وت ئەوەیشی خراپ بوو ئاگادارمانی کردەوە ئاوها بوون قەومی قوڕەیش ئەو مشریکانە ئابەو شێوەیە بوون خوای پەروەردگار ئەو ڕەحمەتەی نارد للعالمین بۆ هەموو عالم خاڵێکی تر لەوانە کە چەند ڕووداوێک ڕوویدا پێش ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بێتە دنیاوە یەکێ لەوانە طەبعەن ئاوی زەمزەم کە عەبدولموتەلیب چۆن دۆزیەوە قسەکەی دوور و درێژە ئەوە بوو بەو شێوەیە ئاوی زەمزەمیان دۆزیەوە و یەکێتر لەوانە کە ڕوویدا پێش ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەدایک بێت ئەوش ئەوەیە عەبدولموتەلیب نەزری کرد وتی ئەگەر بێت و دە کوڕم هەبێت خوای پەروەردگار دە کوڕم بداتێت یەکێ لە کوڕەکانم ئەکەم بە قوربانی یەکێ لە کوڕەکانم ئەکەم بە قوربانی حەدیثەکەش ئەثەرەکە کە هاتووە و صەحیحە ئەڵێت عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێت ڕزای خوایان لێ بێت
کاتێ ئەم نەزرەی کرد عەبدولموتەلیب خوای پەروەردگار دە منداڵی داپی کە دە منداڵەکەی داپی هەڵسا یەکێ لە کوڕەکانی سەر ببڕێت قورعەی بۆیان کرد کە کاتێ قورعەی بۆیان کرد عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەلیب کە باوکی پێغەمبەرە عەلەیهی سەڵاتو وەسەلام قورعەکە ئەوی گردەوە واتە ئەبێ ئەو سەر ببڕێت نەزری کردووە بەڵام لە ناو دە کوڕەکە ئەم کوڕەیانی زۆر خۆش گەرەک بوو کە ئەم دەرچوو خۆشی تۆزێ دڵگران بوو هاتن لێی پاڕانەوە و تۆزێ لەگەڵیا قسەیان کرد و چۆن ئەبێ و ئەمە ئەم جاکەوتی ئەی پەروەردگار 100 حوشتر لەگەڵ کێیە لەگەڵ عەبدوڵڵایە 100 حوشترەکە بەجیا عەبدوڵڵاش بەجیا ئەم دوانە قورعە ئەکەم قورعەکە کامەیان دەرچوو ئەو 100 حوشترە ئەکەمە فیدای عەبدوڵڵا 100 حوشترەکە سەرە بڕم قورعەی کرد لە ڕیوایەتێکە ئەفەرمێت عەبدوڵڵا دەرچوو یعنی ئەبێ عەبدوڵڵا سەر ببڕێ کردی بە 200 حوشتر هەم ئەو دەرچوو کردی بە 300 حوشتر ئەو کاتە قورعەکە 300 حوشترەکەی گردەوە بەڵام ئەم ڕیوایەتە ئەفەرمێت هەر 100 حوشترەکە کاتێ قورعەی بۆیان کرد قورعەکە 100 حوشترەکەی دەرکرد هەر 100 حوشترەکەی سەر بڕی حوشتری ئەو کاتە خۆتان ئەزانن کە چەند گران بەها بووە کە چەند ماڵێکی بە نرخ بووە لەو سەردەمەیە هەر 100 حوشترەکەی سەر بڕی فی سەبیل چی؟ فی سەبیل عەبدوڵڵای باوکی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام سەر نەبڕێت جا ئەو چ زانێت و نەیشی زانی و ناش زانێت کە ئەم عەبدوڵڵایە ئەبێت بمێنێ و کە ئامینەی کچی وەهەب مارە بکا و کە لەگەڵیا جوود بێ بە شێوەیەکی شەرعی و ئەم جاکە ئەو ڕەحمەتەی لێ ببێ ئابەو شێوەیە ئەم حادیثەیەش ڕوویدا قەدەری ئیلاهی ئاوها بووکەوە ئەو 100 حوشترە بگرێتەوە ئەلەو کاتانەیە ئەوە بوو ئامینەی کچی وەهەب بیمارە کرد و پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لەدایک بوو بەڵام پێشەوەی لەدایک بێت حادیثەیەکی ترش ڕوویدا ئەوش حادیثەی ئەصحاب الفیل ئەبرەها کە معلومە ئەو جێشە زۆرەی هاورد کاتێ مەلیکەکە ئەم دوو قائیدەی نارد بچن ئەو دوو قائیدەش بووە شەڕیان ئەبرەها و لەگەڵ ئەوەکەی ترا ئەبرەها ئەوی کوشت ئەمجا کە ئەبرەها تۆغیانی کرد ئەوە بوو جوابی بۆی ناردووتی وەرن لە یەمەن لە سەنعا کەنیسەیەکی زۆر گەورەت بۆکەم کەنیسەیەکی گەورەی بۆی کرد لەوێ هەتا وەکو شەوێک پیاوێک هەڵسا ڕۆی کەنیسەکەی ژوورەوەی هەمووی کردە پیسی هەموو قەیدی واروشتەکانی هەمووی کردە پیسی بەیانی کە ڕۆژۆ بوو ئەمەی بینی ئەبرەها تووڕە بوو چۆن دەستکاری مقدساتی ئێمە ئەکرێت ئەبێ بچم ئەو بەیتە بڕمێنم ئەو بەیتە بڕوخێنم کە خەڵکی ئەچن لەوێ حەجەکەن ئەوە بوو خۆی و جێشەکەی دایان نەبەر و هاتن هێواش هێواش ماڵی خەڵکیانە بردو ئەیاندا ببان ئەو لادەیانەیە و زوڵمیان لێیانە کرد و ماڵیانە بردو هەتا وەکو نێزگی کەعبەی پیرۆز بوونەوە خوای پەروەردگار لە حەقیاندا ئەفەرمێت سورەتێک کامل سورەتی فیل ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بئەصحاب الفیل نەتبینی خوای پەروەردگار چی لێیان کرد چی بە ئەصحاب الفیل کرد ئەلەم یەجعەل کەیدەهم فی تەضلیل فێڵوتەڵەکەی خۆیانی کردە شوێنێکی تاریکەوە سەری نەگرت کە بێن ماڵی خوای پەروەردگار بڕوخێنن وأرسل عليهم طيرا أبابيل أبابيل يعني من هنا ومن هنا لهموش يونيكو أو طيريان بوهات شان صحابيك فرمون أو طيرا لبحر وهاتن سريان سري شيربو سباع وكو قرق وابو سريان هر طير يكو سي بردي بيبو بردك لدنوكي لدمي بو أو دو بردكش لهردو باي بو أو بردش خوای پەروەردگارە فەرمێت تەرمیهم بحیجارە من سجیل بە بەردێک بەڵام بەردەکە داخکراوە برژاوە
فجعلهم كعصف مأكول أو برديان برداوة وهند رواية فرمي مفسرين بردك ناوي فلان كسي لين سرابو أم بردا بيبشي وفلان كس لها مشونيك وهاتن بردكي بردا إدابة توقي سرع لكم يدرسوا همو يعني إبادة كرد فجعلهم كعصف مأكول أجر كاوجو بخيت برهندي برجيني قايم بحيوان وبزن ها زور جا جوكي خونو كاكي جيت يلن أشلنا وآخرك وإرمينن أو كايت شيليا كان آوات داغان يعني كر خواي پروردگار إيران يعني كر إلا أبرها خوي نكشت أو هتاوكو قراوة لناو شاري مكة درچو خواي پروردگار توشي نخوشي واي كرد هر بردردو خواي پروردگار كشت ئابە و شێوەیە خوای پەروەردگار منەتی کردە بان قوڕەیشە نەک لە بەرخاتری قوڕەیش ئەو شەرقەدەری ئیلاهی بوو کە خوای پەروەردگار نەیەشت ماڵە پیرۆزەکەی لە کەدار بێت بۆ ئەوەی پێغەمبەرێک صلی الله عليه وسلم ئەلەو شارە بێتە دنیاوە و ببێ بە پێغەمبەر و ڕووبکەنە ئەم ماڵە ئەوە مەبەستی خوای پەروەردگار بوو ئەلەو شتانە بۆیە نەک لە بەرچاکێتی قوڕەیش خوای پەروەردگار سوورەتێک لە حەقیاندا ئەگرێ لە ئیلافی قوڕەیش و نەک لە بەرچاکێتی قوڕەیش ماڵەکەی خۆی پاراست لەو زاڵمانە بەڵکو بەهۆی ئەوەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەچێتە دنیاوە و کە خاتەم الئەنبیایە و کە ڕەحمەتە بۆ هەموو عالەم و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت فضل الله قريشا ب7 خصال خوای پەروەردگار قڕەیشی هەڵبژارد و ڕێزیلیان گرت لەبەر حەوشت یەکێ لەوانە فضلهم بأن عبدوا الله سنين چەند ساڵێک خوای پەروەردگاریان پەرست کەس نەبوو خوا بپەرستێت وفضلهم بأن نصرهم يوم الفيل وهم مشركون وكاتيك خوای پەروەردگار ڕێزی لێیان گرت ئەوان مشریک بوون کە بەرزیانی کرد چی بوو کە ئەصحاب الفیلی لێیان دوورەوە خست و نەیهێشت کەعبە بڕوخێنێ وفضلهم بأن نزلت فيهم سورة من القرآن سورتك بتايبتي لإلاف قريش وفضلهم بأن فيهم النبوة والخلافة والحجاب والسقاية أبم شوانا شاهدش أويا خواي پەروەردگار سەریانی خست کە ئەوان مشریک بوون بەهۆی ئەوەوە کە ئەصحاب الفیلی گەڕانەوە بەهۆی ئەو سەبەبانەوە کە ئەبێ ماڵەکەی خۆی بمێنێ و لە کەدار نەبێت بەڵێ بەو شێوانە بەڵام چەند فائیدەیەک ئەکەین لە قسەی ئەصحاب الفیل و ناردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەو قەومە یەکێ لەوانە كعبة طبعا يكم بيت إن أول بيت وضع للناس للذي ببكة قيل يعني جاء من البكاء بكة وقيل هو البيت يعني وحوله دوربري أو بيتا مكية بلام أو بيت خوي بكية وقيل جاء من البكاء هر بيت بيني خصوصا أو كسيني بيني بيت هر بيت بيني بدس خوتني ترى بخوت أجري ضل ديتا بان بخوت أجري آوايا هتا وكو هلاك بي أما نا أجري مكة آوايا أو نبه حرمته بالريزة فيكم بيت خواي پەروەردگار ماڵی خۆیەتی ويكم بيت شا كوا لەسەر زەویدا دروست کراوە بۆ ئەوەی ئینسانی مسلمان فکر بکاتەوە و بەخۆیان بشێتەوە چەند ڕێز لە ئەو شوێنە مقەدەسانە بگرێت ئەوە تەعظیمی حروماتی خوای پەروەردگاری کردووە خاڵێ تر لەوانە ئەم پیاوە ئەبرەها کە ئەمەنە مەسافەی دا لەبەر و هات بۆ ئەوەی ماڵی خوای پەروەردگار بڕوخێنێت ئەزانن بۆچی هات و بۆچی وای کرد چی شتێ پاڵی پێوەنا ئەوە پاڵی پێوەنا انتصارا لمعتقده
بۆ ئەوەی بیر و باوەڕی خۆی سەربخا. چونکە کەسێک کە دەستکاری کەنیسەکەی کرد کە کەنیسەکەی پیس کرد لەبەر خاتر ئەوە لێوە هات ماڵی خوای پەروەردگار بڕوخێنێت بۆ ئینتیقام، بە نەفسی خۆی کەوتە ڕێو هەموو جێشێکی زۆری هاورد بەو شێوەیە بۆ ئەوەی لەسەر عەقیدەی خۆی بێت ماڵی خوای پەروەردگار بڕوخێنێت. بەڵام ئەبێ ئینسانی مسلمان زۆر زۆر زیاتر لەو حرمەت و ڕێز لە مقدساتی خۆی بگرێ، لە دینی خۆی بگرێ، حەقی ئەم دینەی خۆی بزانێ کە بەسەرمانەوە چییە. کەسێکی مشریک ئاوها بێت لەبەر بیر و باوەڕ و عەقیدەی خۆی بێت ماڵی خوای پەروەردگار بڕوخێنێت. مسلمان زۆر ئەولاترە ئەبێ حەریص بێت. خاڵێتر لەوانە مووقیفی عەبدولموتەلیب کە کاتی ئەبرەهە هات، عەبدولموتەلیب پیاوێکی بەتەمەن دەمسپی قوڕەیش ئەوە بوو ڕۆی بۆ لای و ڕێزی لێگرد و حرمەتی لێگرد و زۆر لەسەر خۆ قسەی کرد لەگەڵا. وتی بڵێ بۆچی هاتووی؟ وتی بۆ ئەوە هاتووم 200 حوشترم کەوتەتە لاتانەوە، حوشترەکانم بدەنەوە. وتی وەڵا کاتی هاتی زۆر ڕێز و حرمەتم لێت گرت کە بینیتم ئاوها پیاوێکی وای، بەڵام وا نەبووی. وتی بۆ؟ وتی من هاتووم ماڵی خواکەتان بڕوخێنم کە دینی ئێوەیە و دینی با و باپیرانتانە. وامزانی تێی ڕێم لێگری، نەمزانی تێی داوای حوشترم لێکەی. وتی ئەنە ڕەب الئیبل، من خاوەن حوشترەکانم و ئەو بەیتەش لەه ڕەبەن سەیەحمیه یا سەیەمنەعه، ئەو بەیتەش پەروەردگاری خۆی هەیە، خوای خۆی هەیە. ئەمە بۆ گاڵتە وای نەوت عەبدولموتەلیب کە مشریکش بوو، ئەمە وەکو تەهدیدێک بۆ ئەبرەها. ئەو بەیتە خوای خۆی هەیە، خۆی مەنعیەکات، یعنی ئەگەر ئازای بچۆ دەورێ. بۆیە کە کەوتە ڕێ بێت کەعبە بڕوخێنێت، هەرچی مشریکێ لە ناو مەکە نەمان، هەمووی چوونە شاخەکان، ترسان ئەیان زانی، خۆیان ئەناسی، بەڵام لەگەڵ خوایە کەسی تریان نەپەرست. ئەیان وت ئەمانە لە خوا نێزگمانەکەنەوە، جا بۆ ڕاکەن بۆ شاخەکان، بۆ نازانن خوا هەیە؟ بەڵێ ڕایان کرد بۆ شاخەکان بزایت چیان بەسەرا دێ. ئەوە بوو تەیڕول ئەبابیلی بۆیان نارد خوای پەروەردگار، هەموویانی ئێران کرد، حرمەتی بەیتیان نەگرت و ئەیان وت خوای پەروەردگار ئەیان زانی خوا هەیە، خوا خالقە، خوا رازقە، خوا مدەبیرە، بەڵام لە بینی خۆیان و خوای پەروەردگار چەند کەسانێکیان کردوو بە بەواستە، ئەیان وت ئەمانە لە خوا نێزگمانەکەنەوە. ئەمە مشریک بوو عەبدولموتەلیب، ئەم قسەی کرد. ئەمە دیارە زۆر سقەی هەیە بەخوا کە ئەزانێ خوایەکی هەیە کە مەنعیەکە. مسلمان ئەبێ زۆر زیاتر بێلەوە، زۆر تەوەکولی بەخوا بێت، زۆر یەقینی هەبێ بەخوای پەروەردگار کە خوای پەروەردگار ئەم دینەی خۆی سەرەخە و عاقیبەت بۆ ئەم دینەیە و ئەم دینەیە بۆ هەموو کاتێک و هەموو زەمانێک ئەگونجێت و هەرم دینەشە هەتاوەکو قیامەت و لەسەر ئەم دینە حەشرەکرێین و هەر کەسێ لەسەر ئەم دینە بێچێتە بەهەشتەوە، ئەوەی لەسەر ئەم دینە نەبێت بەرەو دۆزەخە ڕوە. إن الدين عند الله الإسلام ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. ئەوە بیرروباوەڕی عەبدولموتەلیب بوو کە مشریکش بوو. ئەبێ ئێمە تەوەکولمان زۆر زۆر زیاتر هەبێ بەخوای پەروەردگار کە زۆر سقەمانە بێ کە خوای پەروەردگار پێغەمبەرەکەی سەرەخا، عەبدەکانی سەرەخا. ئین تەنسوروا الله یەنسوڕکم، ئەگەر ئێوە دینی خوا سەر بخەن خوای پەروەردگارش ئێوە سەرەخا. لا يغير الله ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. مائی یەکەم معسیەت، مائی دووەم تەوبە. خوای پەروەردگار قەومیان ناگۆڕێ لە خراپەوە بیان با بۆ چاکە، خەریکی معسیەت بن، خوا ناتان گۆڕێ بۆ لای چاکە. حتى يغيروا ما بأنفسهم، هەتاوەکو قەومە خۆیان تەوبە نەکەن، خۆیان نەگەڕێنەوە. خوای پەروەردگار هەموو شتێکی بۆمان دانا و هەموو شتێکی بۆمان ئاسان کردووە، هەموو شتێکی بۆمان ڕوون کردێتەوە. ئێمە خۆمان هەڵەسین ئەو ڕێگایە ئەگرین، زۆربەی خەڵکی کە خوای پەروەردگار نایەوێت. خاڵێتر لەوانە ئیستیفادە ئەکەین ئەوەیە کە ئەو کەعبە پیرۆزە چەندێ بەڕێزە، زۆر بە حورمەتە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ما ئەعظەمەکی
وما أعظم حرمتك بەڵام ئینسانی مسلمان زۆر لە تۆ بەڕێزترە زۆر لە تۆ بە حورمەترە لە لای خوای پەروەردگار. جا ئەوە کێ بوو کە عەبدولموتەلیب ئەپارێزێت کە ئەچن ئاوی زەمزەمە دۆزنەوە لەو شوێنە چۆڵە لە توونیا خەریکە ئەخنکێن ئەچێتە ئەو لاوە ئەوە بوو ئاوەکەیان بۆ دەرەچێ و ئاوە خۆنەوە ئەڵێن مادام وایە ناڕۆین بۆ لای کاهینەکە تۆ ئەحەقتری و ئەمە خوای پەروەردگار بۆ تۆ دەری کرد ئاوی زەمزەمش بۆ تووە. خوای پەروەردگار عەبدولموتەلیبی حیفز کرد. کێ عەبدوڵای باوکی پێغەمبەری حیفز کرد کەوا سەر نەبڕێت؟ ئەوە خوای پەروەردگار بوو بۆ ئەوەی ئامینە مارە بکا و بۆ ئەوەی ئەو پێغەمبەرەی لێ بێ صلی الله عليه وسلم. بەڵام ئەلەو حاڵەتانەیە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە زگی دایکە چۆن لە دایکە بێت وەکەی لە دایکە بێت و چۆنی پەروەردە کرا پێغەمبەر عليه الصلاة والسلام. ئەوە إن شاء الله تعالى گەخوای پەروەردگار تەمەندرێژمان بکە لەسەر خێر إن شاء الله باسیەکەین. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. داواءكين أخوي قورو مهربان كآخر خير من بكى وكبرحم وبزيخ رحمن بيبكات. قولوا ما سمعتم واستغفر الله العظيم لي ولكم.